بەشێک لە هاوڵاتیان و چالاکانی مەدەنی سنووری ئیدارەی ڕاپەڕین بەمەبەستی گەیاندنی پەیامی ئاشتی و ڕێگری لە دووبارەبوونەوەی شەڕی براکوژی بەرەو زینی وەرتێ بەڕێکەوتن بەڵام لەلایەن هێزێکی ئەمنیەوە لە دەواازەی شارۆچکەی سەرکەبکان ڕێگریان لێکرا ڕێخەرانی گربوونەوەکەش دەڵێن ئەوان ویستویانە پەیامی ئاشتی بگێن و پێیان بڵێن هێز و هەڕەشەکانتان مەترسیان لەسەر ژیانی هاوڵاتیان دروست کردووە. ئێمە هەڵمەتێکمان دەست پێکرد بۆی بتوانین کە ئەم گرژەی کە لە زیینێ وەرتی هەیە بەڕاستی ئاساییکەینەوە هەڵبەتەکەمان لە پێناوی ئارامی ناوچەکەدایە بەدەل لە هەر پێوەرێکی توندتیژی ئێمە لە دەرەوەی هەموو ئەو بابەتانە ئەوەی کە پەیوەندی بە کۆمەلگای مەدەنیوەیە بەکاری ڕێکخراوی مەدەنیوەیە بەکاری شەقامەوە هەیە ئەوە ئەرچی ئێمەیە ئەوە ئەجێبەجێ دەکەین ڕاستیدا ئەوەشیان پەیامێکی ئاشتیە کە لە ڕاستیدا و ئێمە ئەزمونێکمان هەیە لەم ناوچێدا ئەزمونمان هەیە لەگەڵ شەڕی ناوخۆ ئەزمونمان هەیە لەگەڵ ناخۆشیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ شەڕی ناکوژی لەگەڵ بۆمبارانی وڵاتانی یەقلیمی هەموو ئەو ناخۆشیانە بەڕاستی وای لێ ئێمە کردەوە وەکو گروپەکان وەکو ڕێکخراوەکان بەردەوام بین لە پەیامی ئاشتی بۆ ناوچەکەدا بە ئاکارەکان و بە ڕەفتارەکانیان دیارەوانە بەکرێژیراوی وڵاتانی ئیقلیمین و هیچ کاتێک ئەوانە هەڵوێستی نەتەوەی نیشتیمانیان نەبووە و هیچ کاتێک ئەوانە خەڵکانێکی نیشتیمان پەروەر و دڵسۆز بە خاک و خەڵک و نیشتیمانی خۆیانی. هاوڵاتیان و چالاکانی مەدەنیش نیگەرانن لەو بارودۆخە و ڕای دەگەێنن پێویستە ئەو هێزانە لەوێ نەمێن و کۆتایی با سەنگەرگرتن لە یەکتر بهێنن. داواکاریمانەیە لە هەرچی زووترە ئەو هێزانە لێ بکشێنەوە وەکو جاران دۆخەکە ئاسایی بێتەوە چونکە بە زیان بۆ هاوڵاتیانی دەڤەرەکە بۆ کوردستان شکاوەتەوە. بوونەوەی هێزە ڕەنگە هێزێکی تریش پەلکێش بکا بۆ شوێنە لەوانەیە بردومان زیاتر لەو سنوورە بکانی کە پێشدان بردومان لە منتیقی قەندیل بوو بێت ئێستا دێتە ناوچەکانەوە کە ئەمە چەقە لەو سنوورە. داواکاریمانەوەیە کە هێزە بکشێت و بچێتەوە شوێنی خۆی بازگەمان هەبوو پێشتر بازگەی ئەم ئاسایشی لەم دی و لەو دیوی زیینەوەکە هەبوو و هیچ گرفتێکیش نەبوو خەڵکیش مانعینەوە و خەڵکی پێشی خۆش بوو بۆ ئەمن و ئاسایشی هاوڵاتیان بەڵام ئەمەیان بۆ ئەمن و ئاسایشنە و مەرامێکی ئیقلیمی سیاسیە. ماوەی مانگێک زیاترە هێزێکی لیوای حوتی پیادەی سۆرانی سەر بە وەزارەتی پێشمەرگە لەسەر شاخی زیینی وەرتێ جێگیر کراوە و پاشان هێزێکی کەمی لیوای 122 بتوێنی یەکەی هەفتای سەر با یەکێتی نیشتیمانی لا شاخی زیینی وەرتێ جێگیر کرا دواتر هێزەکانی پەکەکە وەک ناڕەزایەتی دژی جێگیرکردنی ئەو هێزەی وەزارەتی پێشمەرگە لا زیینی وەرتێ بارگەیان دامەزراند و پاشان فڕۆکە جەنگەکانی سوپای تورکیا بۆردومانی بارگای هێزەکانی پەکەکەیان کرد. ئادا هێزەکەی وەزارەتی پێشمەرگە و یەکەی لیوای 122 بتوێنی هێزەکانی هەفتە لەسەر شاخی زیینی وەرتێ ماونەتەوە و خەڵکی ناوچەکەش داوا دەکەن ئەو دوو هێزە بکشێنەوە و تا ئارامی و هێمنی بۆ گوندەکانی سنوورەکە بگەڕێتەوە. ڕێنازەر سەلان کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی سەرکەبکانی سەر بە قەزای ڕانیە.